ئەو کاتان باش خۆشەویستان ئێستاش حەز دەکەم شێوازی تازەی کەبابتان فێرکەم بۆ ئەو کەسانی کە لە ماڵەوە یاخود لە سەفرە کێشەی کەباب لێدانیان هەیە چونکە کەباب لێدان بەڕاستی تەکنیکی خۆی هەیە دەبی ئاگرەکە زۆربی دەبی شێوازی شیش لێدانەکە تاوە بوو ئێستاش لەگەڵم بنوەرن زۆر ئاسانە بۆ هەموو ئەوانە دەبێت کە نازان کەباب دروستکەن. پێویستمان بە شیشێک یان تێلێکی ماسی هەیە زۆر ئاسانە باشە کەبابەکان دانە دادەنێ شەر نییە کەبابەکەی جوان لێدەی بە هەر شێوەیەک لێت داکێشە نیە چونکە ئەلێرە قاڵبی خۆی وەردەگری کەباب دەبی قفل بکرێت بەو شێوازە بە هێواشی دای دەخەین. یەک تێبینی زۆر گرنگ دەبی خەڵوز یان ڕەژووی کەبابی نزم بی لەبەرەوەی کەبابەکە دیوی دەرەوەی دەبرژێ ناوی خاو دەبی ئەگەر لە ماڵەوە بوون یان لە سەفرە بوون بە هەمان شێوەیە